سەبارە بە ڕۆڵی شوێنەوار لە گەشە پێچانی گەشت و گوزاردا تا چەندێک توانیمانە ئێمان لە ڕێگەی شوێنەوارەوە گەشتیار بەلای خۆماندا ڕابکەشتن تا چەندێک توانراوە پارێزگاری لە شێرخانی شوێنەوار بکرێت لە هەرێمی کوردستاندا و گرنگی بوو کەلوپەل و ئاستەوارە کۆنانە بدەین کە بۆ تا مۆرکێک و بۆ تا ژێرخانێکی شوێنەوار لە هەرێمی کوردستاندا بۆ مەسە میوانداری زۆر بەڕێز ئیسماعیل حەمام بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی زینۆن بۆ پاراستنی شوێنەوار و ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن. کاکسماعیل سڵاو لێ بێبانی باش. سڵاو لە ئێوەش بەینتان باش هیوایەتی باش. سپاس بۆ تۆش بە هەمان شێواز. کاک ئیسماعیل ڕۆڵی شوێنەوار لە گەشە پێدانی گەشت و گوزار ئەمە تۆپیکی بابەتەکەی ئێمێ. جا ئەمەوێت باسێکی لە ڕۆڵی شوێنەوار بکەین تا چەندێک توانراوە ئێمە گرنگی باش شوێنەوار بدەین تا چەندێک توانیمانە پارێزگاری لەو دەستکەوت و شوێنەوارە کۆنانە بکەین کە ئێمە لە کوردستاندا هەمانە بیکەین بە هۆکارێک بۆ ڕاکێشانی گەشتیار و پێشخستنی کردی گەشتیاری لە هەرێمی کوردستاندا. خۆی خۆشببختانە لە وڵاتی خۆمانە کە پێوترێ کوردستان یەکێکە لەو ناوچانەی کە زۆرترین نقطەی شوێنەواری لە هەرێمی کوردستانی خۆمانە هەیە و پاڵپشتێکی زۆر گەورەیە بۆ حکوومەتی عێراقی ناوچە شوێنەواریەکانی حکوومەتی ناوچە شوێنەواریەکانی هەرێمی کوردستان لە ڕووی ئامارەوە لە ڕووی یەکەمینەوە لەسەر ئاستی دنیاە لە ڕووی پێشینەیەوە لەسەر ئاستی دنیا پاڵپشتێکی گەورەیە بۆ کەرتی شوێنەواری لە عێراقا. لە هەرێمی کوردستانی خۆمانە زیاتر لە 4000 نقطەی شوێنەواری هەیە وەکو ئەوەی کە بەڕێوەبەرایەتی شوێنەوار دەستنیشانی کردووە. ئەمە ئەوانەی کە تەنها دۆزراونەتەوە بەداخەوە بەهۆی چەند خاڵێکەوە لە ماوەکانی ڕابردووە تا ئێستا وەکو پێویست نەتوانراوە ئاور لە بابەتی شوێنەوار بدرێتەوە وەکو کەرتێکی گەشتیاری بەکار بهێنرێت. چۆن لەبەرەوەی ناوچە شوێنەواریەکانی خۆمان ژێرخانیان نییە، خزمەتگوزاری نییە، وەکو پێویست هاوکاری نەکراوە و نۆژەن نەکراوەتەوە، لەبەرەوەی مارکێتینگێکی باشی بۆ نەکراوە، لەبەرەوەی نۆژەن نەکراونەتەوە. خۆتەزانی ناوچەی شوێنەواری وەکو هەموو ناوچەیەکی تر تووشی داڕوخانە بێ، تووشی فەرهوو دەبێ، تووشی دەیان مەترسی ڕوبەڕووە بێتەوە. لەبەر ئەم هۆکارانە هۆکاری سەرەکی تریش کە زۆر جددیە، زۆر درەنگ بەرپرسانی وڵاتی خۆمان و عێراق ئاوەڕیان لەم کەرتە داوەتەوە. ئاوەڕیان لەم کەرتە داوەتەوە بۆ مانایی کە پرسیارەکەی جەنابەت وەڵام بداتەوە کە بکرێتە کەرتێکی گەشتیاری. ئەگەر من نمونەی سێ وڵاتی نزیکی خۆمانت بۆ بێنمەوە، یەکێکیان وڵاتی تورکیایە کە نزیکی خۆمانە لە ساڵی 2023 بە نزیکەی 60 ملیۆن گەشتیار سەردانی تورکیای کردووە. 60 ملیۆن گەشتیار. پێشبینیەکەن بۆ ساڵی 2028 ئەم ژمارە گەشتیارە بگاتە 90 ملیۆن گەشتیار و داهاتی کەرتی گەشتیاری لە وڵاتی تورکیایە بگاتە 100 ملیارد دۆلار. ئەمە تورکیا. ئەگەر بچینە سەر وڵاتی سعودیە کە بە بەهاترین خاک و مەراسیمی ئاینی لە سعودیە بەڕێوەچێ بۆ مسلمانان، بۆ زیاتر لە 2-3 ملیارد مسلمان کە لەسەر زەویە هەیە. لە وڵاتی سعودیە لە ماوەی ساڵی 2023 تەنها 27 ملیۆن گەشتیار سەردانی سعودیەی کردووە. 27 ملیۆن سەردانی سعودیەی کردووە. بینە سەر وڵاتی زۆر بەناوبانگی بابەتی شوێنەواری کە وڵاتی میسرە. میسر لە ساڵی 2023 نزیکەی 20 ملیۆن کەس سەردانی ناوچە شوێنەواریەکانی میسری کردووە. ئەمەوێ ئەوەت پێ بڵێم کە ناوچەی گەشتیاری لە دنیاە سەردانیکاری زۆرە، گەشتیاری زۆرە، بەڵام بە مەرجێک ئەم ناوچانە مارکێتینگی باشی بۆ بکرێت، بناسرێت، لە ڕێکخراوی یونسکۆ تۆمار بکرێت. جا ئەگەر پرسیارت هەبوو لەسەر بابەتی ڕێکخراوی یونسکۆ، من ئەمەیە ئەوەت پێ بڵێم کە عێراق سەرەڕای ئەوەی کە خاوەنی زیاتر لە 150,000 نقطەی شوێنەواریە عێراق، چکە ئێمە ڕێکخراوی یونسکۆ وەکو هەرێمی کوردستان
وەکو هەرێمی کوردستان معاملەمان لەگەڵا ناکرێ، وەکو عێراق معاملەمان لەگەڵاکرێ. لە عێراقا 150,000 نقطەی شوێنەواری تۆمار کراوە. سەرڕای زۆری ئەو هەموو نقطە شوێنەواریانە، بەڵام عێراق بەداخەوە پلەی 56 هەمین وڵاتە لە ڕیزبەندی وڵاتانی ناسراوی شوێنەواریە. کاتە چی بکرێت بۆ ئەوەی کە تۆ بتوانیت سوود لەو ئەو مێژوە یاخۆ سوود لەو میراتە کولتوریە وەربگرێت کە لە هەر وڵاتێکدا هەیە بووی کە بتوانێت کەرتی گەشتیارەتی پێش بخێت. بۆچی عێراق خاوەنی ئەو هەموو نقطە شوێنەوارە نەیتوانیوە گەشتیار بەلای خۆی داڕابکێشێت؟ چی لاوازە لە عێراق و لە هەرێمی کوردستاندا کە پێویستە دەست بخەیتە سەری بۆی بتوانیت پێشی بخەیت؟ خاڵی یەکەم بە پلەی یەکەم بەڕای من گرنگی پێدانی بەرپرسانی ئیداریە بەم کەرتە لە چ ڕوویەکەوە لە ڕووی ئەوەی کە مارکێتینگی بۆ بکرێت لە دنیاە. ئێستا لە مانگی ڕابردوو ئەو کە لەسەری ئافرەتەی کە دۆزرایەوە لە ئەشکەوتی شانەدەر بەهۆی ئەوەی کە مارکێتینگێکی باشی بۆ کراوە چەند میدیایەکی جیهانی باسییان کرد، نزیکەی 2 ملیارد کەس لە دنیاە ناوی کوردستانی بەرگوێکەوە وەکو بابەتی شوێنەواری، نەگوەکو بابەتی سیاسی. وەکو بابەتی سیاسی زۆر کەس مەسەن هەرێمی کوردستان و عێراق و فڵان و فیسارە ناسێ، کەسایەتی سیاسیەکانمانە ناسن. بەڵام وەکو شوێنەوار 2 ملیارد کەس لە دنیاە بە چەند زمانێکی دنیا ئەوەی بیستووە کە یەکێک لە ناوچە شوێنەوارە بەبایەخەکان لەسەر ئاستی دنیا لە کوردستانە، وەکو کوردستان ناوی هاتووە. خاڵی یەکەم باسمان کرد کە مارکێتینگی بۆ بکرێت. خاڵی دووەم وەکو چۆن هەموو پرۆژە گەشتیاریەکانی ئێستا باسی جۆری گەشتیاری شەکەین کە لە دنیاە چەند جۆر گەشتیاری هەیە و لە هەرێمی کوردستان چەند زۆرتر لە وڵاتانی دنیا جۆری گەشتیاری هەیە. وەکو چۆن خزمەتگوزاری بۆ شوێنە گەشتیاریەکان ئەبرێ، خزمەتگوزاریش بۆ ناوچە شوێنەواریەکان ببرێت. یعنی ئێستا گەرتەوە بتەوێت سەردانی ناوچەیەکی شوێنەواری بکەی بۆ نمونە بچی لە نەرامسین ببینی لە قەرەداغی خۆمان، جادە نییە، هیچ خزمەتگوزاریەکی نییە، ئاوی نییە، ڕێگەوبانی پێویستی نییە، یعنی شوێنی حەوانەوەی لێ نییە، خزمەتگوزاری لێ نییە. گەشتیار ناچێک لەوێ. ینی تۆ ئەگەر کۆمپانیایەکی گەشتیاریت هەبێ 20 گەشتیاری بیانیت یا ناوخۆیت لەگەڵا بێ لە ڕووت هەڵ نایە گەشتیار بەری بۆ ناوچەی نەرامسین. ئەمە وەکو نمونە هێناوە بۆ چکە بە هیچ خزمەتگوزاریەکی لێ نییە، خزمەتگوزاری ڕێگەوبانی لێ نیە، وەکو عەرزمان کردیانە. خاڵێکی تر وەکو چۆن هەموو سێکتەرەکان سکیوریتی تایبەتی خۆی هەیە. مەسەرەن سێکتەری کارەبا سکیوریتی تایبەتی خۆی هەیە، پێڵێن پۆلیسی کارەبا، ژینگە پۆلیسی تایبەتی خۆی هەیە، پێڵێن پۆلیسی ژینگەی، دارستان ژینگەی پۆلیسی تایبەتی خۆی هەیە و هەروەها بڕە بۆ سێکتەرەکانی دیکە. پێویستە لە هەرێمی کوردستانیش سکیوریتیەکی تایبەت، دەستەیەکی سکیوریتی تایبەت، هێزێکی سکیوریتی تایبەت دابنرێ بە پاراستنی شوێنەوار. چکە ئێستا لێت ناشارمەوە زۆرێک لە یا وڵاتانی دەوروبەری خۆمان چاوی تەماعیان بڕیوەتە ناوچە شوێنەواریەکان. چۆن لە ماوەکانی ڕابردووە چاوی تەماعیان بڕی بووە چەند سێکتەرێکی دیکە لە هەرێمی کوردستان، ئێستا چاویان لە دەرهێنان و بردن و تاڵانکردنی ناوچە شوێنەوارەکانی خۆمانە. وایبن و لە ڕێگەی باندە قاچاقچیەکانەوە ئەیبن. ئەوەی کە ئەم فەراغی پڕ کردوێتەوە بۆ ئێمە ئۆکولاری سکیوریتی، برایانی ئاسایشن کە دەستیان خۆش بێ، زۆر مەردانە، زۆر جوامێرانە، زۆر بەهێزەوە، زۆر دڵسۆزانە هاتوونەتە مەیدان ئەم فەراغیان پڕ کردوێتەوە. بەڵام ئەگەر بتەوێ وەکو وڵاتانی دیکە هەڵسوکەوت لەگەڵ بابەتی شوێنەوارە بکەی، ئەبێ شوێنەواریش بە هەمان شێوەی کەرتەکانی دیکە سکیوریتی تایبەتی خۆی هەبێ. لە ڕووی مارکێتینەوە، لە ڕووی ناساندنە، لە ڕووی کلام بۆکردنەوە تا چەندێک شوێنەوارەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ خەڵک ئاشنایە، جیاواز لە هەرێمی کوردستان و عێراقی بۆ دەرەوە تا چەند توانێتان لە گەشتیار بەلای خۆی دەڕابکێشە. ڕەنگە بۆ من هەرێمی کوردستانیش و عێراقیش خاوەنی کۆمەڵێک شوێنی شوێنەواری زۆر گرنگ بن، بەڵام خەڵکی بەمە نەزانێت، بەشێک لە گەشتیار ئەمە نەزانێت تا چەندێک توانراوە ناساندنیان بۆ بکرێت. خۆی خاتون چەند جۆرێک گەشتیار هەیە. گەشتیاری ناوخۆییمان هەیە، گەشتیاری بیانیمان هەیە، هەروەکو چۆن مەسەرەن
گەشتیارمان هەیە لە دەرەوەی وڵاتەوە دێتەوە بۆ لای خزم و کەسی وانە ئەمە جۆری بەڵام ئەگەر ئێمە گەشتاری عیلاجمان هەیە گەشتاری ڕاضیمان هەیە وفودی سیاسیمان هەیە و هەروەهاوەرە لە ڕووی مارکێتینەوە ئەگەر بڵێم هیچ نەکراوە لەوەی ڕاست بێت هیچ نەکراوە بۆ کەرتە گەشتیاریەکانی خۆمان ئەفو کەرتی شوێنەواری وەکو ئەوەی کە بکرێتە کەرتێکی گەشتیاری بەهۆی ئەو هۆکارانی کە پێشتر باسمان کرد لەبەرەوە مارکێتینگ بۆ ناوچە شوێنەواریەکانی خۆمان نەکراوە لە کاتێکە خۆمان خاوەنی زۆر شوێنین یعنی تۆ بیهێنەرە بەرچاوی خۆت نزیکی 2700 ساڵ پێش زین کوردستانی خۆمان لە ناوچەی شێخان بەنداوی تیا بووە ینی بەنداوی تیا دروست کراوە نزیکەی 2 ملیۆن بەردی تیا بەکار هاتووە ئەم بەردانە کە بەنداوی جەرمۆ بەنداوی ئەو بەنداوی کە لە جەروانە ئەو بەنداوی کە لە ناوچەی شێخان هەیە لە دهۆک ینی 2 ملیۆن بەردی تیا بەکار هاتووە ناوچەیەکی زۆر جوان زۆر گەشتیار زۆر دڵڕفێن بەردەکانی هاوشێوەی بەردەکانی ئەهرامەکانی میسرە تۆ بڕۆ بیهێنەرە بەرچاوی خۆ 2700 ساڵ پێش ئێستا ینی بە نزیکی 5000 ساڵ پێش ئێستا هەرێمی کوردستان دانیشتوانی هەرێمی کوردستان خاوەنی بەنداو بوون بەنداویان دروست کردو بۆ گردانەوەی ئاو ئەمە ئەم ناوچە شوێنەواریە وای نەکردووە کە گەشتیارێکی دەرەوە بێت سەردانی هەرێمی کوردستان بکە وەکو ئەگەڕێم بۆ سەرەتای پرسیارەکەی جەنابی کاک ئیسماعیل بە ڕێژەی یەکەم ئەرکی کێکە ئەم بە بازاڕکردنە بۆ خەڵکی بکە بۆ منە ئێستا کۆمپانیا گەشتیارەکان هەن کە ئەمە هۆکارێکی سەرەکیە کە خەڵک ڕابکەشە بۆ منە لە تورکیا و وڵاتە عەرەبیەکان بە شێوازێک نمایشی شوێنەوارەکانی خۆیان دەکەن بە شێوازێک سەیرانگاکانیان شوێنە سەرنجڕاکێشەکانیان بە خەڵکە ناسێنن کە گەشتیار بەلای خۆیدا ڕاکێشێت کۆمپانیا گەشتیارەکان ئەرکیان چی بۆ لەمە ئایا کۆمپانیای گەشتاری وامان هەیە کە سەردانی کە بەلای خۆیدا ڕابکێشێ بتوانن کە گەشتیار بهێنێتەوە هەرێمی کوردستان و عێراقەوە طبعا من عرضم کردی من ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان ڕێکخراوی زینۆ کە ئەیکەم بە پرسیارەکەت بە چەند لقێک وەڵامە دەمەوە لە هەرێمی کوردستانی خۆمانە یاخود لا عێراقا مەرجێک نییە بۆ کۆمپانیا گەشتیاریەکان کۆمپانیا گەشتیاریەکان کە هەن بە سەدان کۆمپانیای گەشتیاری لە شارەکانی خۆمانە هەیە گەشتیار لە جنوب و وەسەتی عێراقەوە هێنن گەشتیار لە دەرەوە هێنن مەرجێک بەسەریانە نەسەپێنراوە کە ئەگەر هات و گەشتیاری هێنا سەردانی نقطە شوێنەواریەکانی پێ بکەن لە هەرێمی کوردستانە کە پێویستە کەسێک کە کۆمپانیایەکی گەشتیاری هەیە بەسەریا بسەپێنرێت کە ئەگەر هات و گەشتیاری هێنا بۆ هەرێمی کوردستان تەبەن کۆمپانیا گەشتیاریەکان کە خۆتان نەزانن کە دەلیلی سیاحیەکانیان ئەدەن بە گەشتیاریەکانیان ئەڵێن لە ماوەی حوت شەوت حەوت ڕۆژە ئێمە سەردانی شوێنی فڵانتان پێکەین ئەو شوێنەوانیە چەند شوێنێک نمایشەکەن بۆ گەشتیارەکانیان تا سەرنجی خوان ڕاکێشن پێویستە لایەنی پەیوەندیدار کە ئیدارەیە کە وەزارەتی گەشت و گوزار و شارەوانی و گەشت و گوزارە ئێستا شوێنەوار سەر بە شارەوانی و گەشت و گوزارە لە هەرێمی کوردستانە پێویستە بەسەر کۆمپانیا گەشتیاریەکانیە بسەپێنێ کە ئەو گەشتیارانی کە دەیهێنێت هەرێمی کوردستان یا دێتە عێراق پێویستە یەکێک لە نقطەکان کە سەردانی دەکات و گەشتیاری بۆ دەبات ناوچە شوێنەواریەکان بێت ئەمە خاڵێکی دیکە بەرپرسانی حکوومەت لایەنی پەیوەندیدار پێویستە زۆر بەجددی کار لەسەر ئەمە بکەن لەسەر چەند ئاستێک کاری لەسەر بکەن لەو ئاستەی کە بابەتی شوێنەوار و خۆشەویستی شوێنەوار و واعی شوێنەواری ببەنە ناو ناوەندەکانی خوێندنەوە بیبەنە ناو ناوەندەکانی خوێندنەوە لە بنەڕەتی لە ئامادەیی و بکرێتە بابەتێکی سەرەکی لەوانەی کۆمەڵایەتی و لەوانەی بەهاکان زۆر بەجددی باسی بکرێت نەک بە سەرپێیەوە باسی بکرێت چۆکو عەرزم کردی لە هەرێمی کورد لە وڵاتی خۆمان لە وڵاتی کوردەوار زیاتر لە 3-4 هەزار نقطەی شوێنەواری هەیە و نقطەی شوێنەواری زۆر بەبایەخیش هەیە ئەکامان زۆر گرنگن پێویستە منداڵان خۆشەویستیان بۆ ئەم کەرتە ئەوە بکرێ هان بدرێن تەشجیع بکرێن ئۆفەریان بخرێتە بەردەم لە ناو زانکۆکانە هان بدرێن ئێستا لە زانکۆ من لێت ناشارمەوە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕاستە بەش قسمی شوێنەوار هەیە بەس خەریکە داخرێت قسمەکانی شوێنەوار ئەگەر دانەخرابێت سەوەرەکەم داخرێت ئەمە پرسیاری ئەوکەم کاک ئیسماعیل ژمارەی بەرچاو لە دەرچووی شوێنەوار هەن
ئەمانە توانراوە سوودیان لێ وەربگیرێت توانراوە کاریان پێ بکرێت هیچ نەکراوە هیچ بۆ چکە ناوچە شوێنەوارەکان لە هەرێمی کوردستانی خۆمانە ئاوڕی لێ نەدراوەتەوە من حەزەکەم یەک باسی لەسەر بابەتی زانکۆ و پێگەیاندنی کەسانی ئەکادیمی باسکەم لە چەند ساڵی ڕابردووە بەشێکی زۆر ئەکتیڤ هەبوو لە زانکۆکانی هەرێمی کوردستانە کە بەشی شوێنەوار بوو ئێستا و بەشە خەریکە داخرێت چکە تەشجیع نییە کە قوتابیان بچن لە زانکۆکان بخوێنن تەشجیع نییە بۆ مانایەی ئۆفەریان ناخرێتە بەردەست کاریان نییە کە وەکو پرسیارەکەی جەنابەت کاریان نییە لە داهاتووە کە کۆلێژەکان تاواکەن بۆیە کەس ناچێت بۆەوە خەڵکە چێ بۆ ناوەندەکانی دیکەی بۆ کۆلێژەکانی دیکە بۆ چکە دەرفەتی کاری نییە شوێنەوار لە کاتێکا شوێنەوار ئێستا لە دنیاە زۆرترین خەڵک حەزەکە بۆ نمونە بچێ مۆمیاکەی فێعون ببینێ لە میسر وانە خەڵکێکی زۆر حەزەکە بۆ نمونە بێت لە مۆزەخانەی سلێمانی بزانێت چی هەیە لە مۆزەخانەی سلێمانی بەڵام بەهۆی ئەوەی مۆزەخانەی سلێمانی یاخود هەر مۆزەخانەیەک با ناوی مۆزەخانەی سلێمانی نەبین مۆزەخانەکان لە هەرێمی کوردستانە وەکو دائیرە دەوامەکەن لە سەعات یەک بەدواوە تۆ بڕۆ هیچ مۆزەخانەیەک نییە لە هەرێمی کوردستانە یا لە عێراق تۆ بتوانانی پیشی سەردانی کە ئەگەر میوانێکت هەبێ ناتوانانی پیشی سەردانی ئیسماعیل دو پرسیار پێش بەرنامە کە پێش دەستکەین بە گفتوگۆکانمان وتت دەمەوێت کە یادێک لە مام جەلال و هێرۆخان بهێنمەوەی کە ڕۆڵی بەرچاویان هەبووە لە کەرتی کەشت و گوزار لە هەرێمی کوردستان و پاراستنی شوێنەواردا دەمێت بە کورتی باسێکی ئەوم بۆ بکەیت خۆی خۆشبەختانە لە ساڵانی ڕابردووە مەرحومی بەڕێز مام جەلال ڕۆڵێکی زۆر کاریگەر و بەرچاوی هەبوو لە بابەتی پاراستنی شوێنەوارە لە بابەتی کڕینەوەی ئەو پارچە شوێنەواریانەی کە هەن ئەو پارچە کەلەپوریانەی کە هەن بە دوای ئەوە هیوای تەندروستێکی باش بۆ هێرۆخان ڕۆڵێکی گەورەی هەبوو لە بابەتی پاراستن و لە بابەتی کڕین و لە بابەتی خەرجکردنی پارە و داهات بۆ کڕینەوەی پارچە شوێنەواریەکان و ئێستا مۆزەخانەی سلێمانی ڕۆڵی ئەوانی بەرز نرخاندووە لە دوای ئەوان بەڕێز کاک عومەر فەتاحە کە ئەو کاتی کە ئەو سەرۆکی حکوومەت بوو یا جێگری سەرۆکی حکوومەت بوو یەکێک لە قسە بەناوبانگەکانی ئەیوت من چاو ئەنوقێنم و ئیمزا لەسەر بابەتی شوێنەوار ئەەکەم هەرچی ئەخەمڵێنن بیخەمڵێنن من چاو ئەنوقێنم لەبەرەوەی ئێستا لە دەواازەی لە کاتی لە شوێنی چوونە ژوورەوەی مۆزەخانەی سلێمانیە ڕۆڵی هەرسێکیان بەرز نرخاوە و هیوادارین کە کەسانێکی دیکەی خەمخۆر و دڵسۆز و جوامێر بتوانن شوێنی ئەوانمان بۆ بگرنەوە و بێنە ئەم مەیدانە بۆ ئەوەی بەڕاستی ئێستا شوێنەوار بێخەمە بەڕاستی شوێنەوار ئێستا خەمخۆری کەمە بەڕاستی شوێنەوار ئێستا بێکەسە سپاس بە زۆر بەڕێز ئیسماعیل حەما سەرۆکی ڕێکخراوی زیینە بە پاراستنی شوێنەوار سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆی کوردستان نزیک لەگەڵ ئێمە ئامادە بوویت. زۆر بەخێر بیت.